پەیامی ئاشتی و کۆمەڵگای دیموکرات سەر لە نوێ لە دایکبوونەوەی ڕێبەر ئۆجەلانە. خەڵکی شەرەفمەند و ئازادیخوازی کوردستان ئەمڕۆ 4 نیسان ساڵیادی لە دایکبوونی بیرمەندی گەورەی گەلەکەمان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. ڕێبەر ئۆجەلان پێدەنێتە نێو 76مین ساڵی تەمەنیەوە. ئەمڕۆ ڕۆژبوونی ڕێبەرێکە کە ژیانمانی لێوان ڕێژ کردووە لە هزری ئازادی، هێزی ناسین و تێگەیشتنی پێمان بەخشیوە و ڕێگای ئەڤین و حەقیقەتی ژیانی ئازادی پیشان داوین. گەلەکەمان ئەم ڕۆژە وەک ڕۆژی ژیانەوە و باڵابوونی نەتەوەی و ئازادی و دیموکراتی بەناو دەکات. بەتایبەت ژنان ئەم ڕۆژە گەلێک پیرۆز و بە بەها دەنرخێن و بە ڕۆژی هەڵکشانی ئازادی ژنان بە ئازادی ناوزەت دەکەن. ئەمڕۆ ڕۆژبوونی بەرزە ڕێبەرێکە کە ڕەنجێکی مەزنی لە پێناو ئازادی گەلی کورد و ئازادی ژنان و ئازادی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و تەنانەت مرۆڤایەتیش داوە. ئەم ڕۆژە نەک تەنها بۆ گەلی کورد، بەڵکو بۆ تەواوی گەلانی ناوچەکە ڕۆژێکی واتادار و پرشنگدارە و ڕەهەندی ژیانێکی ئازاد و دیموکرات و شکۆداری هەیە. ئەگەر تەماشای مێژووی ئەم 100 ساڵەی کوردستان بکەین، لە دوای لۆزانەوە لە 1923 لە دوای لۆزانەوە ئێمە پێویستیمان بە ڕاوەستانێکی گەورە هەیە، بۆ لەبەرەوەی لۆزان خاڵی وە چەرخان بوو لە مێژووی هەموو کوردستانە. لۆزان ئەو ڕێکەوت نەبوو کە بۆ دوجار ویست کوردی فرەدا مێژووەوە فرەدا دەرەوە بێتوەلەوەش بەویستی ئەوەیان بوو کە تاڕوتێکیان ئامادە کردبوو کە نەتەوەی کورد بەخۆی بە کەلتور و بە مێژوەکەیەوە بخەنە ئەو تابوتەوە بینێشن. ئێمە لەو ماوە درێژەدا دوو سەرهەڵدان ئەبینین، سەرهەڵدانی با بڵێن دەرسیم و سەرهەڵدانی شێخ سەعیدی پیران و سەیڕەزا. ئەو دوو سەرهەڵدانە بەڕاستی ئەگەر ئەو دوو سەرهەڵدانە هەرچەندە با بڵێن لە ڕووی سەرکەوتنەوە شکستیان خواردوە، بەڵام ئەگەر ئەو دوو سەرهەڵدانە تا ڕادێک لاوازی لێ دەکەین لە مێژووی ئەو 100 ساڵەیە تاکە ڕوبەڕووبوونەوە، تاکە بەرپەشانەوەی مێژوو، تاکە لاپەڕەیە کە لە مێژووی کووردا تۆمار کرابێت بریتیە لەو ڕوبەڕووبوونەوە، لەو ڕێباز و لەو پەرەدانەی کە بەڕێز ئۆجەلان بۆ زیندووکردنەوەی نەتەوەیەک. بەڕاستی من لە نووسینەکانیشما باس لەوە دەکەم کە هەموو دنیا وای دەزانی کە گەلی کورد مردووە، گەلی کورد خۆشی خۆی بە مردوو دەزانی. تەنانەت دوژمنەکانمان دەیانگوت باشترین کورد ئەو کوردەیە کە لەجا قەبرا مردووە. گۆڕەکەی شێخ سەعیدی پیران لێیان نووسی ئالێرانەدا گەلی کوردمان لە ناو قەبرا ناشت، بەڵام سێرەکەین لەو قۆناغی مێژوویەدا کاتێک کە بەڕێز ئۆجەلان دێتە ناو مێژوو بە تەنیا خۆی لەدایک نابێ، بەڵکو لەدایکبوونی بەهایەکە، لەدایکبوونی فکرێکە، لەدایکبوونێکە بۆ سەر لە نوێ لەدایکبوونەوەی مێژووی کورد. دەبینین لە ماوەی ئەو 100 ساڵەیە تاکە بزافێک کە شۆڕشی ڕاستەقینەی بەرپا کردبێت، تاکە بزافێک کە توانی بێتی لۆزان هەڵوەشێنێتەوە، تاکە بزافێک کە بەرامبەر بە لۆزان وەسایەوە لە ڕووی زیهنێتی لۆزان و لە ڕووی قۆناغی مێژوویەکە ئێمە دەزانین کە ئەو شۆڕشە بوو کە بەڕێز ئۆجەلان سەرکردایەتی کرد. ژاری ئەمە مژاری لەدایکبوونی ڕێبەراکۆیە بە درێژایی مێژوو پرسی ژیان هەبووە، پرسی ژیان و بوون هەبووە، پرسی مرۆڤ بوون هەبووە، پرسی کۆمەڵایەتی بوون هەبووە، پرسی گەیشتن بە ژیانێکی بە حورمەت و شەرەفمەند و ئازادیخواز و دادپەروەر و ژیانێکی پێکەوەی هاوبەش هەبووە. بە درێژایی مێژووش کەم بوون ئەو کەسانێک کە لە پێناو پرسی ژیان و پرسی ئازادی و بووندا تێکۆشانێکیان لە پێناو کۆمەڵگاکانیان و لە پێناو کۆمەڵگاکانی تردا کردبێت. یعنی پەیامبەرانی لێ دەرکە، هەندێک بیرمەند و سەرکردە و تێکۆشەرانی ئازادی لێ دەرکە، بەڕاستی ژمارەیان کەمە. ڕێبەراکۆ هەر لەگەڵ لەدایکبوونیە لە سەرەتاکانی مناڵیدا کۆمەڵێک چەمک و تایبەتمەندی و خەسڵەتی گرنگ لە کەسێتیدا سەرهەڵ ئەدەن
کامەش لە چیرۆکەکانی ژیانیدا بەڕاستی ڕەنگی داوەتەوە خۆشی لە چەندین پەرتووکدا بەتایبەت پەرتووکی داستانی ژیانەوە ئاماژەی بە چیرۆکی ژیانی خۆی کردووە کە لە مناڵیدا خاوەنی چ خەسڵەت و چ تایبەتمەندی و چ چەمکێکی ژیانی بووە هەر ئەو خەسڵەت و تایبەتمەندی و چەمکە ژیانیەی ڕێبەر ئاپۆل لە سەرەتاوە کردیە کەسێتیەکی پاڵێوراو بۆ تێکۆشانی ئازادی گەلی کورد و تەنانەت گەلانی تریش چیرۆکەکانی ژیانی لە بەرچاون بۆیە ڕێبەر ئاپۆ مرۆڤ دەتوانێت بڵێ هەر لە منداڵیەوە وەک کارەکتەرێک کە خزمەت بە دۆزی ژیان و بە دۆزی بوون بکە سەری هەڵدا ڕێبەر ئاپۆ ینی هەم بە مانیفێستی ئێستێک بە بانگەوازی سەدەی و هەمیش بە کۆناغانەی کە لە پارادایم و لە هەست و لە تێگەیشتندا بۆ چارەسەری قەیرانەکان بۆ هەنگاوی کۆنکرێتی داوێتی ینی وزەیەکە کە وزەیەکی زۆر خرۆشاوە زۆر هەمیشە لە جوڵە و لە نوێبوونەوە و لە زیندووبووندایە ئەمە هەڵبەتە لە ناو شێوازی ژیانی ژندا حزبی دیموکرات و ئاشتی تایبەتمەندی کۆمەڵگەی کوردی تایبەتمەندی خاکی میزۆپۆتامیا ینی باز لە کۆناغی نیولۆتیک لە ڕاستیدا زۆر کراکە و ئێستا بە زانستی ژن و بە ئەم بنیادە نوێ کۆمەڵایەتی کە باز لە کۆمەڵگەی دیموکراتیک دەکە ڕخنەیەکی جددیە لە سەرلەبەری هەموو بنیادەکان بە بنیادی دەوڵەتیشەوە بە بنیادی کۆمەڵایەتی ئێستی کۆمەڵگەی کوردیشەوە بە بنیادی شێوازی ژیانی یاخستایلی ژیان و بیرکردنەوە و بەگشتی مرۆڤایەتی کە ئێستا لە سەدەی تازەدا و پیلانگەڕیش کە لە کۆتایی سەدەی ڕابردوودا ئەنجام درا ینی دەبوو گۆڕانکاریەکی زۆر جددی و ڕیشەی بێتە ئاراوە بۆیە بۆ قسەکردن لەسەر مەسەرەن دەسەڵاتداری دەگەڕێنێتەوە بۆ زیهنی پیاو سالاری دەوڵەت دیسان دەڵێت کە قاچەکانی خۆی پایەکانی خۆی و خۆراکی خۆی لە زیهنی دەسەڵاتداری وەردەگرێ و زیهنی دەسەڵاتداریش لە قۆناغی نیولۆتیکە زەربەی بەرکەوتووە هەتا لە سیبولاتیکی شارعین لە میتۆلۆژیای قۆناغی نیولۆتیکی شاکە دواتر خواوەندەکان دەردەکەون یعنی زیهنی دەسەڵاتداری بڵێن دەبێتە پایەی دروستکردنی قەیران دەبێتە پایەی دروستکردنی دەوڵەت هەتا ئێستا بۆیە لە بەرامبەر فکری دەسەڵاتداری کە لە ینی بڵین ئەوەی کە مۆدرنیتەی سەرمایه‌داری کە سێ پایەیە کە یەکێک لە پایەکان دەوڵەتە یاخود دەسەڵاتداریە و ئەوی تر سەرمایه‌داری و سەرمایە گوزاری و ئەوی ئەتوانین بڵین لەم سەردەمەدا ئەوی فینانسە داراییە سەرمایه‌داریە و هاوکاتیش ئەوی ئابووریە بڵین ئەوی سێم لەبیر کرد بەڵام ڕێبەر ئاپۆ وەکو ئەڵتەرناتیڤ لە بەرامبەر دەسەڵاتداری و دەوڵەت نەتەوەی دیموکرات بەڕێز محەممەد باسی کرد کە توانین وەکو زایانی چوارەمیش ئێمە واتای پێ بدەین باز ینی تەنانەت نەتەوەی دیموکراتیش تێپەڕێنێ و بەگەڕانەوە بۆ کۆمەڵگەی نیولۆتیک ئێستا ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە لە ڕاستیدا یعنی بەبێ هیچ ناسنامەیەکی نەتەوەی عەرقی ئاینی ینی بەبێ گەڕانەوە بۆ ئەوە ئینسا خۆی دەپارێزێت عەرەبێک پارێزگاری لە کوردێک دەکات کوردێک پارێزگاری لە چەرکەسێک دەکات ئێزیدێک بە هەمان شێوە لەگەڵەوەشانی ئایدۆلۆژیای ڕزگاری ژن ئافرێنە ینی ئەمە بۆ خۆی چ کاریگەریەکی دروست کرد هەم لە ناو ژنان لە ناو تەواوی کۆمەلگە بەرامبەر بە و سیستەم و عەقڵیەت و زیهنیەتەی کە بەردەوام لە ڕێگەی ژن و دایکەوە کۆمەڵگەی پێ ئەچەوسێنێت بێگومان ینی قۆناغی بە ئەکادیمی بوونی زانستی ژن بە ئەکادیمی بوونی ینی لە ئاستی زانستە ژن زۆر قۆناغی بڕیوە یعنی هەر لە وەکوتب لە قۆناغی بنەماڵەوە ڕێبەر ئاپۆ ینی دایکە ئەویش بە هەمان شێوە ینی درک بە کەسایەتی
ڕێبەراپۆ دەکات دواتر لە ناو حرەکەتدا و دواتر لە دامەزراندنی سوپای ژندا و 4 نیسان هەر ساڵیاتی دامەزراندنی یە پەژەشە لەسەر پێکاتی ینی لەسەر فکر و پارادایمی ڕێبەراپۆ بۆیە ینی لە قۆناغی نیولۆتیکەوە و لە قۆناغی دامەزانی پەکەکە و دواتر دامەزراندنی سوپای ژندا بناغەیەکی هزری لەسەر ئەساسی ڕەخنەدانی زیهنێتی پیاوسالاری و لەسەر ئەساسی دووبارە بنیادنانەوەی کەسایەتی ژن ناسنامەی ژن و جەوهەر و ڕۆحی ژن لە کۆمەڵگەدا بۆیە دەتوانێت یعنی سەر ژن لە ژنی کورد دەتوانم ما بڵێم لە باکووری کوردستان لە ناو دەوڵەتە لە ناو دەوڵەتی تورکدا لە پەرلەمانەوە لە خەباتە سیاسی و مەدەنیەکەی شەقامەکاندا نوێنەرایەتی پێواژووی ئێستا دەکات لە ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوە لەسەر بەنداوی تشرین بەرخۆدانێکی بەڕوومەت مێژوویی وەکو قۆناغی کاتی کۆبانەیە دووبارە زیندوکردنەوەی ڕۆحیەتی بەرخۆدانی کۆبانەیە پاراستنی دەستکەوتەکانە پاراستنی و دەستکەوتانەیە کە گەلی کورد لەسەر ڕەنج و لەسەر خوێنی شەهیدان بەدەستی هێناوە ئەمڕۆ 4 نیسانە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەری گەلان ڕێبەر ئۆجەلانە هەڵبەتە وەکو لەدایکبوونێک لەدایکبوونێکی فیزیکی ئێمە سەیری ناکەین چونکە ئێمە ئەزانین هەموو مرۆڤەکان کە کاتێک لەدایکە بن ڕۆژێکیان هەیە بۆ لەدایکبوونێکی سروشتیە بەڵام ڕێبەر ئۆجەلان جیاواز لە با بڵێن کەسانی تر کە لەدایکیش ئەبێت و پاش ئەوەی لە تەمەنی 7 ساڵێەوە کە ئیتر بیر و بۆچوونەکانی بە شێوازێک وای لێ دێ کە بیرکردنەوەی جیاواز ئەبێەوە ئەکات کە ڕێبەرێکی لێ دەربچێت چونکە ئەو کۆمەلگایی کە تایە ئەژی بۆشیکردنەوەی کۆمەلگاکەی خۆی زۆربەی زۆر جار کە توانیوێتی ڕوبەڕووی ئەو کەلتورە ناباوەی یاخود ئەو کەلتورە باوەی کە لە کۆمەلگایە هەبووە ڕوبەڕووی بێتەوە کەەوە یەکێک لەوانەی بەشودانی کچان لە تەمەنی مناڵەیە کە هاوڕەیەکی ئەبێ زۆر بە مناڵی بەشووی ئەدەن بەڵام دوای ئەوەی کە ئەگەڕێتەوە حەزەکە لەگەڵی یاریکە تەنانەت بۆ خوشکەکەیشی ئاوە تەنانەت لە تەمنێکی لە دوای ئەوە لەو ژیانی کە ژیا و شیکردنەوەی کەسێتی دایکیت کەسێتی ژنوای لێ کردووە کە ڕێبەر ئۆجەلان بە شێوازێکی جیاواز بیر بکاتەوە دوای ئەوە ئەو بارودۆخەی کە تایە ئەژی کە کورد بوونە کە ئەچێتە قوتابخانە لە قوتابخانە لەوانە زمانی تورکی بەسەریانە ئەسەپێنن کە لە قسم داخلیەکانە ئەمێننەوە و کە کللتور و زمان و شناسی تورکیان بەسەر ئەسەپێنن بەڵام خۆی لەوەیە تر بیر ئەکاتەوە بۆیە لێرەدا ئەو بیرکردناوانەوە ئەکات کە بچێتە ناو قۆڵایی مێژووەوە تەنانەت شیکردنەوەی ژنان بە شێوازێک شی ئەکاتەوە کە ژنان مێژوون هەموو تاکێک لە تاکەکانی مرۆڤ کە کاتێک لە دایکە بێ مێژووی مرۆڤایەتە بۆیە کە ئەچێتە ناو سیاستەوە کە با بڵێن لە ناو سیاسەتا قوڵ ئەبێتەوە دوای ئەوە دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان ئەمەوە ئەکات کە گەلی کورد لە گەلێکی مردووەوە لە گەلێک کە شوناس و ناسنامەی سەنراوەتەوە زمانی لێسەنراوەتەوە کللتوری لێسەنراوەتەوە تەنانەت وەکو کەسێکی مردوو ناوە زەندی دەکەن وەکو کەسێک کە ئیتر لە قڕکردن و نکۆڵیکردنی گەلی کورد لەو قۆناغەدا ئەبێت بە پێچەوانەوە ڕێبەر ئۆجەلان کە بە پەیامێکی زۆر کورد یاخود بە قسەیەکی زۆر کورد کە کوردستان داگیر کراوە ئەمەوە ئەکات کە مرۆڤایەتی یاخود کورد لە جارێکی تر لە دارێکی وشکەوە زیندوو بکاتە دارێکی تەڕ و گەڵا و لق و پۆپەکانی دروست ببێت بۆیە لە دایکبوونی ڕێبەر ئۆجەلان تەنها لە دایکبوونێکی کەسێکی ئاسایی نییە بەڵکو لە دایکبوونی فەلسەفەیەکە کللتورێکە ناسینەوەی زمانە ناسنامەی ژنی ئازادە بۆیە ئەبینین ئەمە وای کردووە کە تەنانەت ژنان لە خاوەنددارێتی کردنی ڕێبەر ئۆجەلان و پەیامەکانی ڕێبەر ئۆجەلان جیاوازی هەبێت لەگەڵ ڕێبەرێکی تر یاخود لەگەڵ سەرۆکێکی تر یاخود لەگەڵ هەر کەسێکی تر یا با بڵێن سەرکردەی هەر حزبێکی تر بۆیە
چواری چوار وەکو لە دایکبوونی کەسێک نا لە دایکبوونی پارەدیگمایەک لە دایکبوونی فەلسفەیەک لە دایکبوونی ژنێکی ئازادە بۆیە چواری چوار بەو شێوازە پێناساکەین.